أي جماوري بشرة في أم منطقة جماوري شي دوكس نكبت بله زوزو خوش حالم ياخوا بخير بين سرچا شما نفري شي قوري علم شما نفري قوري شرفي شي قوري بومن كبا حضور ايوه شادو مو يما هاتينة خدمتي تو حزكين چەند گفتێکی لێوەرگرین و بۆ خۆمان ئاگاداری بزانین بله نانا او قوري خوتانا جا من بجدي يعني كومولي چالاكي وشتم زورا شتم هي بوتان باس كم لوانه عقل تاني اكثر جامد هسه نمونيكي بسيط لم بينيا شوم سفريكي هندستانم كرت بەڵێ دانەیەک بە چاوی ئێوە بە سەری ئێوە بە قبری باوکی مردووی حازریتان دانەیەک چوار دانە ڕۆژ بوو ئەمریکای کردبوو چوم زیینم کردەوە بە 5 دقات ئەو شتانە قادر لە قودرەتت نا قوربانتم لەو سەرەوە لە خۆشی ئەو برادەری کە زیینم کردەوە تەسەورەکەن خەڵات چیان نابێت مێ وەڵاهی ئیمارات بزان خۆی خۆی بەڵێ شاحینە گەورەکان هەیە ئەوە نییە ئەچێتە ناو بەحرەوە باخیرەی گەورە چل باخیریان ڕیز کردو هەمووی بەهارات ماشەڵڵا آخر چل تۆ سەیریکە وتم بابە من چل دانم بۆ چێ چل باخیرەی گەورە وڵات چۆمیتر لە مۆزەمبیق و لە ئەفریقاوانە گوناحی زۆر تیا بوو هەموویم بە تەوزیع کرد بە سەریانە بەخوا تایە بوو 6 کیلۆ بیبەری سووری بەرکەوتبوو تیا بوو بە فەردە زەردە چەوەیە بردەوانێ وتم بابی بن گوناحا و خەڵکە فەقیرە هەژارە بابا خێرێ باش کرد لە خێرە بنووسێن ئەم مستیلەیە بینن بەڵێ ئەمە لە بەحری ئەبیەزی متەوەسط وتیان ماسیەک هەیە زۆر گوناحە داماوە خەریکە ئەمرێت دایکەکەی بۆ یەکردی ئافرین دایکی ماسی تۆ بگری وەڵا خۆم کرد بەناو حوتەکەیە بەناو بەحرەکەیە بەحر ڕۆشتم 200 متر ڕۆشتم سێرم کە خۆم کرد بەناو دەمی حوتێکە نەمەزانین چۆن بێمە دەرەوە بەڵام لەو سەرەوە ئاوا حوتەکەم دڕان سێکم ئەو مسیلەی تیا بوتم با بۆ یادگاری پێم بێ ماشەڵڵا ئەوەشم ڕزگار کرد و ماسیەکەشم ڕزگار کرد و ئەو مسیلێش بابا شێخ مەشێ گەورەت هەیە لێمە نەسێنێ بۆ ئێمە بیلی بەڵێ خوا تۆ بۆ ئێمە بیلی بەڵێ جا من معجزەیەکی گەورەتر هەیە بۆتان باسکەم ئەوە چوون بۆ غاباتی ئەمەزۆن چاو نبینی ئاواکەی هەمووی دارە لە پڕێکا سێرەکەم جف غۆرێلا هاتوو بۆ پێشوازیم ئاخە دوو زەیریکە غۆرێلا بۆ پێشوازی من ئەوە زۆر مهمە تۆ خۆ توێیەکی مبارەکی بابا شێخ غۆرێلا حەزمی گەورە یعنی حەزمەکەی نازەمرم بە حەزمی یعنی حەز ناکەم حەزمەکەی بڵێم بەڵام زۆر گەورە زۆر گەورەست ئەمە هۆڕێداکە غۆرێلا بەڵێ خۆی پێیەکی مبارەکە بە قوربانە بم جا ئەو غۆرێلایە ئافرین تۆ سێریکە لە ترسی من تو گوێزی هندی بۆ هێنام ئەمە هۆڕێلاکە ئاخۆی هێنا سوبحانەڵڵا وەڵای زۆر لام سەیرە جا حەجمی ئەو گوێزە هەندیە ئەوە پێ بڵێ مام شێخ ئەی چۆن کە لەی کوێ خارەزاتان دیوە لە چاویان لیمۆیە ماشەڵڵا لە گەورەی من مەکە بابە ڕەشە نەڵێم هەزار شەقەتی ئەوە بەڵێ چۆ خاجان با قسەکانشتان پێ بڕن داوای لێبڕ نەکەم خەڵقێکی زۆر لە دەرەوە وەستاوە چاوەڕێەکە بێتە ژوورەوە بەشێکم بیان کێنە ژوورەوە چەند کەس یعنی زۆرە باوەڕی بەدەوری 500 کەس وەستاوە 500 کەس هەر بەشەر دانیشە بۆ نەخۆڕاناکە مەچمە ناویان ئەگەم لە معاناتی میلەتەکەم بێ ئەوە حەزەکە بچێ قسەیان ئەو خەڵکە ڕەش و ڕووتا زانی چی بکە ڕەشە گیان بڕ ئەو نەخۆشانە بێنە ئەو ڕەش و ڕووتانە باش شێخ چاویشی پیان بکەوێت خوا ڕەشی ژیان بە لە دوو کە زیاتر نەبێت چونکە ناتوانم تحمل ناکەم معاناتی و میلەت هیلاکە خەمە نەبێ یەکەیەکە و دوویەکەمە دەبڕ ڕەشە گیان یاخوا لە ش ساغ بێ شێخجان ئینشەڵڵا ئێوە ببینن بزانن چ موعجیزەیەک دەرەکەوێت ڕۆژی گیان هەر بێت تااقەتی چوون بۆ غاباتێک حەزم کرد نێرگەلێک ئەین ئەڵم نێرگەلێک حەزم کرد تۆ جێ لە ناو حیواناتەکانە بسوڕێ سێرێک قۆڕی هەیە قۆڕی جا لای خۆمان ئەمەنەیە لەوێ چی لێ ئەمە جف بەم لابلا ڕایانکە کۆرەوتم ئەدەبتان تیا بێ قۆڕی چۆن لە من ناترسن هەر هەمووی ترسا بۆ چاوم ئاوا لێ نەکرد حیوانی تیانە
بيا قزابي تمساح اللي ما ترسل يا الله يا الله يا الله يا بابا شيخ فريمانكو بابا شيخ فريمانكو ثاني شرور بص ثاني شرور يا شيخ فريمانكو ثاني يا شيخ خزان شارك ما تشيبو انا بسيطه اما يا شيخ فريمانكو شتا 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 يا شيخ اها سيدي كان لبر شاويه ويا يا شيخ شاي فريمانكو باشا شاي كم هو ان شاء الله هو ثاني شيء لايمن شيخ هو الزلاطه ما أنا شاء بخور. الله بس دي قدما يا شيخ كنترول ناكري لا انا كنترول ناكرينيا ها سيدي كيسوي دوده خاويه كم مو بس دي قدما يا اما شور ما نكات يا يقدر اس اهون انا فهمت انا اس اهون يا كم هو يا تحملني شيعة منجري مس اها لبت شاي ويا خاوم كردوا انجا ست زكم بقوناغي شاكبونوا ورشيخ مهمة ما شاء الله دم شاء لا الله جوريت ام بنجتوتي استحاليا دزولي ضري بدل زولي روحي منه بسراوه ودوده شاشي كمواني يا حني من شي حلا لا 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 حلا لا 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 تشاك ولا بتشاي ويا مهم ويا تشاكم كردوا يك توزي جاجات توزي كتير مني اما انسان هي نسبة كيزاتنا اواني يقدر ها يا تشاك تشاك شو واقع بلا خو كرمك زو تشاك بلا روزة دي لا جماعة تمك يا بشين شاكم يقدر من بيموتي تمثيل كيا قرآن بخوا بالرشالة بشق بطوبة يا بشين يا رشا ما بقور نجي ليك وكار رزا كاكا من اختصاصكم فوق التخصصية نزيكي نابمو تبو شو تبردمي دور رقم أن أنا خوازنا صنعتك إلي تزيوم يا من يا أري باقي دوركم شونا كل الدولة كاكا خليك الروزات مكين بيها يتشابه شاك برو يا بشين باين كاكا رشا ولا كاكا اما برو نخوشي دون بين شروع لا تقوى ماما بقول عميش بها شيخ تقوى بس إيشي بمنا حاكا بيم خوش ومجدة بيم مجدة أو إن خوش الشيء تكم ساكر دوا على إيش بيا شيخة فرمو قربانة بم تاقوي توا والله أي تدري كذي كيف فعلوا تشيل يبكم بيبا كاكا بيبا بس لا بيبا انا بس داخل طلع منها منها يا شيخ زعما تو عين شايش كيتو يا شيخ اشتك ما بقى تو عين شايش كيتو يا شيخ تو عنيت يا شيخ كاكا جانا ما جلسي كي تريما والروح كم بلا مكا خو من تانا خوش يتشاكم والروح كسبيرم هو جلسي دو همي ما هو باشا يا شيخ مبروم لا والله حزقي ورك والله برو تشيكي دياله دبرو بقول بعمر جاوبك باشا ماما الشيخ جان جاني خوتو من الهندسان جامو چندهاش يتم چاك دكتور خبرت اي باشا ما بو چاك نبو اخي تشاور راسكم روحكم تو زور سيري شلون؟ هو اواني كبعد جارك مشيتي كان زوره بجلسي تشانابن بدوان شابه بدوان شانابن بس يعني اي توبي انا ما توبي انا تشاشيكم حد شاي على بيت شاي يعني يوم جاري بيتو لسا چاك بيه لا صاد وصاد يا خوابي ما نخوش هيك كبيت السلام عليكم. عليكم السلام فرم يا اخوة بخير فرمو باشا دانشة كيف؟ دانشة فرمو والله يا برام توشي افلي جيبوا افليت تواني شاكتين. اها سيدي كنت جناحا او يسمى ظلم قلبه عينا اها منجل هيك تسال اجر هيك تاكل ان شو قلبه ظلم اواك ابو اما بس شاشيه كمان خود بوجداني ما مشي جان ودمو چاوان ولاني لا خوديت باخذ بانتا رحمتي لك. باخذ بانتا شايك مباركة باخذ بانتا اما يسدو سيشتي بس هلا عليه شو خالص بس دي قد بلا بس شايف خوتا شلون دسو بلي راس تبعته دست خوش شيخن طنطشن يغن شان هون يغن يا شحر بيل حرش بيل شحر بيل تحميل شاكر بس يا من اسمعني جولا
ورجاجارە چیتان دیوە سبحان الله ئێستا دەستیشی ڕاست دەکەمەوە بەس دیقەت بن هادی بزانین سێکە ڕەحە و 21 دەی پیو وەزێ خیرت دەی ها ئاها ئەڵێ با ڕاست ئەو ئێ بڵێ بابە چکە من وەکو باوکی خۆی سەیرەکە لەم کاتەیە بەڕۆستەتی ئێوە شتێک هەیە لە نزیکەوە بەگوێ بچت پێنم بۆی زوو چاک بێتەوە هەستی خەریکە وەکو بلە خۆ کەرەکەی چاک بەرەوە نبینی ئەروەڵ ئەها شتێکی ود وابزانم نەیوت شتێکی ود وەنیە هەنە وڵای چینەوت حەیف بەسەرەیڵێ حرەکاتی ترم ماوە هێشتا مهمی پەنجەکانم نەخەوتۆتە ئیش پەنجەکان مەخەمە ئیش وەرە پێشەوە وەرە پێشەوە هەستی ئەو خوینکێنم چاک نەبیتەوە ڕووزەدی لای جەماعەتە مەکەی چاک بەرەوە بۆ حلای باس کە بۆ حەلاوی باسکەم هەستە کوڕی کورە شێتی کردم ئەمە چاکە بیتەوە شێخ نەکەی شێخ بەس ورە دانیشە شێتە مشيتم ها داخل تو شو خاك تصلي شي تو داخل جولا ضلي منها بلا خوك انك خلاص اول يوم كذا شو قال لا وراك ورا دوس طالب يوم وراك دمنا انا من انتي داخل يوج من يقشتو بابا يو شو بار بشو خاكا كان شيخي شيخنا بدرو يوش الغلط عنوا ئێمە سوزانی کابراایکی دەم و چاجوان و نورانی بەخۆی بە شێخێکی گەورە پیشانە سوزانی درۆکە بەغی با پێ نییە براکەی من اخر عاوە منی گوشتووە ئەو خۆش باڕت ئەمنی گوشتووە بابا جار چۆخەڵە من مەسلحەتی خۆی دەنگی پێ بدرێ باوکیش نەبەری چۆخەژنی بۆ بێنێ ها ئەوە بۆ جارێکی ترمان بۆ جارەتی بدایمە دووبارە یەکەینەوە یا تەواو بۆ سەبم ئەسەزانە تا تاسپێڵی تۆش لێ ناکەمەوە بۆ بۆسە چی بکەم بڕە دەڕێوەش دێڵە بۆ دەرەوە دێڵە بۆ دەرەوە دەی ئەواتان لێکم بلا شەقاوە بە تاکتی نامایە